close. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلقه محمد وآله وصحبه أجمعين. من مامۆستا عەبدوڕەحمانی ئەشکە و تعلیم ئیمامی مزگەوتی نالیم لە گەڕەکی عەقاری شاری سلێمانیە و نزیکی پارکی ئازادی و بازاری مۆڵەکەی سیتیستارین. شوێنەکەمان ئەو پەڕی شوێنێکی کە خەڵکێکی گەشتارێکی زۆر ڕوویتی ئەکا، بەڵام خزمەتگوزاریەکی ئەو پەڕی دەرەجە سفری تایە. لە ساڵی 1966ەوە کراوەتەوە کە ئیتر نوێژی تیا کراوە، چەند مامۆسایەکی تیا بەڕێکراوە و ئێستا من لە خزمەتی مسلمانانم کەوا پێشنجام وەکم لەگە مامۆسایەکی ترشمان هەر لەلایە مامۆستا عەبدوڕەحمان ئەو عەبدوڕەحمانی پێنجێنی ناوە. ئەم مزگەوتی ئێمە لەو کاتەوە لەو زەمنێک کە دروستکراوە بەڕاستی وردە دەستکارێکی کەم نەبێ، هیچ شتێکی وای بۆ نەکراوەکەوە شایانی ئەوە بێ کە بە کەڵکیەوە بێ خزمەتێ بە دینی ئیسلام بکات. ئێمە مزگەوتەکەمان هەم لە ڕووبەرەوە ناو حەرەمەکەمان بچووکە 150 مەتر دە بە 15یەکە بێت. لە ڕەمەزانانە کە جمعەشی تیانە ئەوەندە پڕ ئەبێ بە ئەندازەی نیوەی ناو مزگەوتەکە خەڵکانەکەی لە دەرەوە چاوەڕێکن ئەو جەماعەتە تەواو بێبێن و نوێژی تیا بکەنەوە. وە زەویەکەشمان زەویەکی زۆرە و بەرفراوانە، یعنی ئەتوانرێ ئەم مزگەوتە بەرفراون بکرێت و تەوسعی پێ بدرێ. لە ساڵی 2022 من لە سیتەکە و نەقڵ کراوەتە سەر ئەم مزگەوتە، خزمەت بە مزگەوتە یەکەم و کەوتمۆتە مامەڵەی ئەوەی کەوا ئەم مزگەوتە لە بناغەوە تێک بچێت و دیسانە و سەر لە نوێ بکرێتەوە. چکین بەوکو تەعمیرکردنەوە بە هیچ جۆرێک تەعمیرکردنەوە تەئسیر ناکات سەر مزگەوتەکە و پێوەی دیار نییە. لە هەر لایەکەوە دەستکاری ئەەکەیت شوێن جێگەی ئەوە نییە کە بڵێن ئەم سوودی ئەگەینە بۆی کە مزگەوتەکە فراوان بێ، یاخود پاکوتەمیز بێت، یاخود لە شتە لە کارکەوتوەکانی بێتەوە تایم، هەم لە ڕووی بەلوعە و ئاوە، هەم لە ڕووی کارەباییەوە، هەم لە ڕووی فەرشەوە، هەم لە ڕووی ئەمە دیکۆری مزگەوتەکەی خۆشتان ئەبین و دوایش تەسووری ڕەنگە باشتری بکەن کە چەندە کۆن بووە. ئێمە زەوێکی باشمان هەیە کەەوە ئەم مزگەوتە فراوان بکرێ و هەموو مامەڵەیەکم بۆ کردووە لە ساڵی 2022 تا ئێستا هەموو شتەکانی لە ڕووی شارەوانی و تەواو بووە، لە ڕووی ئیجازە ئەوقاف و لە ڕووی ئەوەی کە نەخشەشی بۆ دانراوە، بەس ئەوەی ماوە خێرخوازێک بێتە سەرخەت و ئەرکەکە بگرێتە ئەستوو بڵێ من ئەم مزگەوتە تێگەیم. داواکارم لە خێرخوازان و بەرەو ماگی پیرۆزی ڕەمەزان شەچین ئاورێکی لێ بدەنەوە، بەڵکو ئەم مزگەوتە سەر لە نوێ مزگەوتێکی نوێ و جوانی لێ بکەینەوە، نوێشخوێنی زیاتر بگرێ و خزمەتێکی زیاتر بە ئاینی پیرۆزی ئیسلام بگەینێ و ببێتە کەشتی نەجات بۆ خۆی و بۆ بنەماڵەکەشی ئینشاءالله. و بەڕاستی کردنەوەی مزگەوت نیشانەی ئیمانی ئەو کەسەیە. خوای تەعالی فەرمێتی ئینەما یەعمۇر مەساجد الله من آمن بالله واليوم الآخر. ئەوانەی کە ئیمانیان بەخوا و بە ڕۆژی دواییە کە حەز ئەکەن مزگەوت ئاوەدان بێت و ماڵی خوا ئاوەدانەکەنەوە. داواکارم دووبارە و سێبارە لە ڕێی کەناڵەکە جەنابتانەوە خێرخوازان ئەوانەیتان کە ئەتوانن بێنە سەرخەت بۆ ئەوەی کەوا مزگەوتەکەمان بکرێتەوە. سوپاسی هەموو لایەکتان و داواکاری ئێمە ئەوقاف هەموو کار ئاسانێکی بۆ کردن و سوپاسیانەکەین و کار ئاسانی تریشمان بۆ بکەن ئەگەر ڕێمان کەوتە سەرەوەی کە ئەلقەلەیەک دروست بێت و سوپاسی هەموو کارمەندەکانی ئەوقافش ئەەکەین. بەڕاستی زۆر هەر چەند مەعاملەمان کردووە چۆتە ئەوێ ئەو زۆر بە زووی کارەکانیان بۆ جێبەجێ کردی ماڵیان ئاوا بیاخوا. ئەم مزگەوتە بەڕاستی لە شوێنێکایە کە ناوچەقی بازرگانیە، دەوروپشتمان کۆمەڵی ئوتێلی گەورە و زەخمی تایە، میوانێکی زۆر ڕووی تێ ئەکات. تەنها مزگەوتەکەش شوێنی پیاوانی هەیە، یعنی حەڕەمی ڕیجالیمان هەیە. مزگەوتەکەمان شوێنی هەم بۆ دەستێژ و هەم نوێژ و شوێنی ئافرەتانی تیانە. ئەم مزگەوتە کاکە لە ساڵی 1966 دروست کراوە. تەبەن ئەو کاتە مزگەوتە کە دروست کراوە لەسەر مەسرەفی ئەم ماڵانەی کە لە عەقاریا بوو، تێگەشی خەڵکی ئەم گەڕەکانە دروستیان کردووە و نەبێ و کاتە یارمەتی شێت نەبووە. ئیسەش مزگەوتەکە ئەگەر بڵێ وەکو
پێویست خزمەتی نییە یە خزمەتە اینجا کە قەڵەباڵغیشی لەسەر هەیە بە تایبەتی نیوەڕوان و عەسران و مەغریب لەبەرەوە مەنتیقەکە ئەمەت ئامشتانی لێ خەڵکێن بێنێشکردن ئیتر ئەگەر یەکێک وەکو مەسەلەی تێکدان باسی تێکدانەکەن ئەگەر یەکێکی بەتوانە هەبێ هەموو مەساریف و شتەکەی بخاتە ئەستۆی خۆی چونکە بەڕاستی با پێ بڵێم مزگەوت ڕاستە ماڵی خوایە بەس مزگەوتیش بە خێر و ئەم شتانەم ئەمە بەلای کەمەوە ئەگە تۆ بتێک لەسەر شێوازێکی جوان و ڕێکوپێک و میێدێرین ئیسە دروستیکەی بەلای کەمەوە بەخوات 100 دەفتەر ملیۆنە دۆلاریەوەی جا ئەوەیش بە خێر و سەقە کۆ ناکرێتەوە هەیە لەبەرەوە هاوینان بە تایبەتی خەڵک لەونا هەیە ئیش و کارەکات کرێکار و شتێن ئالێرا بۆ خۆیان ئیسراحەتەکەن و چانێکە دێن و ئەخەون ئەو دەوریشی هەیە لێرە